مەریوان حەسەن لە کەلار مەریوان سپێدا باش بزانن داوی ئاگەهی و زانیاریان ڕۆژێ لە جەمهەوەت چ هەنە؟ بەڵێ سپاس کاژین بەیانی ئەوەش باش لە ڕاستیدا ئەمڕۆ خۆپیشاندانەکانی گەرمیانی مامۆستایان و فەرمانبەران بەردەوامی هەیە و ئەمڕۆ کۆتا ڕۆژیان دەبێت لەوەی بڕیار بدەن بەمانەوەی خۆپیشاندانەکان یاوەکو بەردەوامیان لەسەر خۆپیشاندانەکان و بە پێی زانیاریەکان بەردەوامی خۆپیشاندانەکانیشیان پەیوەندی بەوە هەیە ئەگەر کۆتایی بە خۆپیشاندانەکانیش بێرن بە هەندێک مەرج کەیدا ئەیخەنە بەردەم لایەنە پەیوەندیدارەکان بۆی بەو مەرجانە لە داهاتوودا بایکۆتی وەڵەکانی خوێندن بشکێنن و بە پێی زانیاریەکانیش ئەمڕۆ پێچێ نوێنەری خۆپیشاندەرانی مامۆستایان و فەرمانبەران لەگەڵ بەرپرسی یەکەیداریەکانی سنوورەکەدا کۆ ببنەوە و داواکاری و خواستەکانی مامۆستایان کە لە چوارچێوەی یاداشتێکدا بیخەنە بەردەم مامۆستایان بەو مەرجە دیاریکراوانەی کە مامۆستایان دیاریان کردووە ئەگەر کۆتایی بە خۆپیشاندانەکان بێرن بە مەرج کۆتایی پێێنن و ئەم ڕۆژ لە بەردەم پەروەردەی کەلاردا بڕیار دەدەن لەسەر بەردەوامی یان بەردەوام درێژە پێدان یان کۆتایی هێنان بە بایکۆکردنەکەیان و ئێستش ئەوەی کە بەدیەکرێ ئەمانی کە لێرن خوێندکاری باخچەیەکی نمونەی قەزای کەلارن ئەم باخچەیە لە سەرەتای دەوامەوە تا ئێستا سەرباری ئەوەی کە لە هەموو خوێندگاکانی تر دەوام نەکراوە ماوەی چەند ڕۆژێکە لە قوتابخانەی لە چەند قوتابخانەی کە دەوام دەستی پێکردووە بە تایبەت لەو قوتابخانانەی کە خوێندکاری دوانزەی ئامادەی و نۆی بنەڕەتیانەیە بەڵام لەم باخچەیە کە باخچەیەکی نمونەیە خوێندن ئەم ساڵ دوانەکەوتووە و بەردەوامی هەبووە و ئێستش ئەوانەی کە بینرێ هەڵمەتێکی نەمامناشتنی خوێندکارانی مەریوان ئەو باخچەی نمونەی ئەهلیە یان حکومیە؟ بەڵێ ئەهلیە باخچەکە بەردەوامن لەسەر خوێندن تەنها باخچەیە لێرە و ئێستش هەڵمەتەکە دەستی هەڵمەتێکی نەمامناشتنە لە ڕێگەی خوێندکارەکانیانەوە و لە ناو باخچەکەدا دەستیان پێکردو بەڕێوەبەری باخچەکە شملایە باخچە نمونەیەەکە بۆی کە لەبارەی هەڵمەتەکەیانەوە فەرمان بڵێ مامۆستا ئەمڕۆ هەڵمەتێکتان دەست پێ کردووە لە پێناوچی و چۆن ئەم هەڵمەتەی ئێمە پەیامێکە ئاراستەی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانی دەکەین کە بە شێوەیەکی ئاشتیانە و هێمنانە ئەم پەیامە کە گوڵێک ئەچێنین بۆ وەکو هیوایەک بۆ چاکبوونەوەی کوردستان لە هەموو ناحیەکانەوە هەموو کێشە و گرفتەکانی کوردستان هیواخوازین ئەم نەمامەی کە ئەم منداڵانە دەیڕێنن ئەمڕۆ ببێتە هیوایەک بۆ چاکبوونەوە و پێمان باش بوو کە یعنی بە شێوازێکی تر کە جگەلەوەی کە مامۆستایان بایکۆتی دەوامەکەن و مزاهرات توان ئێمە بە شێوەیەکی نوێتر نەمامێک بڕێنین و ئەم هەڵمەتی نەمام ناشتنە ئەمڕۆ دەست پێ بکەین و سەرڕایەوەشە بۆی باخچەکەش خۆشەویستتر بکەین و ژینگە خۆشەویستکەین لە لای منداڵەکانمان. دەستەکان و خۆش بێ. بەڵێ سپاس ئەمە زانیاریەکانی ڕۆژی قەزای کەلار و ناوچەی گەرمیان. بەڵێ سپاس بۆ پەیامدەرێ